کاتژمێر 8:30 شەو تقریبا 8:20 لە ئیش بوومە هاتمەوە لەم خوارەوەی لای ماڵمان هیلاک و ماندوو بووم. ئیشی چیەکەی ڕۆژانە؟ کاریەکەم وەنەوە شێ وەستا لامەوە تا ئاوێنەکەی خەری بەرقۆڵم کرد قاپێکەکەی کردو زۆر بەڕێزەوە کاکە حەمە بۆ شوەچی فەرموو بوو گێنین مەڵاو ماڵەکەمان ناو گوڵۆپانە دیارە تی ناوەرە بوو گێنین وتم ناسوپاسم زۆر مجامەلەیان کرد سوار نەبووم دوایی ئەوەی پێشەوە کڵاوێکی لەسەر بوو کردی بە دەمامک و داوەزێ خوارەوە دەمانچە میلیە نایە و وتی سوار بە سێ قسەی نەشیایی بازاڕیانەی کرد سیان مەسیارەکەەوەی ششکەی تیابوو لە دوا لەسەر کوشتنی ناوەڕاست نەفەر بوون لە سارەکە سیان بوون بە شۆپێرەکەەوە سیان بوون وتی یەکسەر داوای مباشر مۆبایلەکەی کردم وتی مۆبایلەکە وتی پاسپۆرتەوە پاسپۆرت وتی چۆ سەر فەیسبووکەکەی خۆ چوومە سەر فەیسبووکەکە تر پۆستەکانی هەموو سڕیمەوە چەند پۆستم کردو هەموو پۆستەکانی سڕێ مێوە بەڕێستان خۆتان بناسێن پۆلیس ناسایشن چن تی پێویست ناکات جنێوەیە و یەکیان هەر بە کەتەر و بە بۆکس و بەس هەر لەگەڵ ماخەری بوو کەتەری لیام ئەمیش سەیری مۆبایلەکەی کردم داوتەوە ماوەیەش هاک کراویت ئاقڵ نەبوو هەر پۆست لەسەر حکوومەتەکەیت و لەسەر دەسەڵاتی کوردیەکەیت و ڕەخناگریت و جنێویت و نەبی بە پیاو زمان تەبڕین و واو لێکین و واو لێکین ئێوەتم وەڵام من ڕەخنەی ڕوخێنەر ناگرم ڕەخنەی بنیاد نەدەگرم ڕەخنە ئەگرم لەم دەسەڵاتە کوردی ئەدایم بەدڵ نییە کەسێ لە خۆی ڕەخنەی نابەجێ بگرێ دیارە ئەدای ئێوەم بەدڵ نیە بۆی ڕەخنەتان لێگرم لەم دەسەڵاتی کوردی وەڵحاصل زۆر سوگاتیان پێکردم کەتەرێکی زۆریان لێیان دوای پڕیان نامە خوارەوە بە شەغلیان نەموو من لێ ئێستاش پێم بەڵێ هەموو گیانم کرد هەموو گیانم لەموو چاوم گیانم چاوم من لێرەوە داواکەم لە دەسەڵاتدارانی سنووری زۆنی سەوس کە گۆڕان و یەکێتی بەرپرسن لەم شارەیە منەوە قەیچەکە تازە من و چەند هەمنی کە لەوانێ دوای منش بێت دوادارم بە دووادا چونکەم حاڵەتە دووبارە نەبێتەوە کەوتم بە جیان هێشتم ڕۆیشتن هەموو گیانم لە خوێن نابوو ئۆتۆمبیلەکە هەر لەو شوێنە بوو یا ڕۆژ ڕۆی بەستم ینی ئەو کاتێک کە قسان لەگەڵ تۆ کرد پۆستەکانیان سڕیەوە هەر لە ئۆتۆمبیلەکەی بوو یا ڕۆژتن چارەشە ناو ئۆتۆمبیلەکە بووم لەگەڵیانە بە چارێکی هەموو عەمەلیەکانیان کرد هانی تەسەوەرکەوە تیمێ بوون تیمی ڕاهاتوو نەبوون تیمێکی شکست خواردوو ئەتەکێتی قسەکردنەکانیان معاملەکەیان ماڵا یەکەم جار دابەزی میلی لێ نامەوە دوای کە دایم بەزار میلێشکەی لێ نامەوە فیشەکەکە پڕیای بە دەرگای سیارەکان دوو جار میلی لە منە نایەوە ناو ئۆتۆمبیلەکە تاریک بوو گوڵۆپ هەڵ نەبوو شوێنەکەش تاریک بوو نەمکە من خستمە ناسمە دەمامکیان کرد کڵایان لەسەر یەکسەر دایانایەوە بین ئیتر ڕۆیشتن دوای ئەم یەک دوو برادری خۆشەویستم شەماڵی بەجەت کابان و کاک بەختیار و ڕەزاقی حمەی قالە قەساب و ئەحمە و مانە فریام کردم بە کاک شەماڵات بردمی بۆ خەستەخانە فریاد کەوتن ئەو شوێنە کەسی تەلەفۆنم کرد تەلەفۆنەکان پێدایتەوە پیان دامەوە نەیان برد تەلەفۆنەکان پێیان یای بە عەرزا بۆی هەڵام ترگانیان بە خەستەخانە